الزاهية راية العراق 23 ساڵ بەسەر دامەزراندنی عێراقی نوێ و 105 ساڵ بەسەر دروستکردنی سوپای عێراقدا تێدەپەڕێت. ئێستا سوپا سێم بەهێزترین سوپای ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، بەڵام ڕێژەی کورد لە نزمترین ئاستی مێژوویی خۆیدایە. أهلا برجال الشرطة الاتحاد. تەحسین خەفاجی بەڕێوەبەری ڕاگەاندنی وەزارەتی بەرگری لە یادی 105 ساڵەی سوپای عێراقدا ڕایگەیاندووە. ئێستا سوپای عێراق لە پلەی 42مینی بەهێزترین سوپاکانی جیهاندایە و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش لە ئاستی سێم سوپادایە. لەسەر ئاستی ناوچەکە و جیهان لە ماوەی 105 ساڵی ڕابردوودا سوپای عێراق بەشداری لە 5 جەنگی گەورەی ڕێکخراو کردووە. ئەوانیش جەنگی فەڵەستین لە ساڵی 1948 و جەنگی ئۆکتۆبەر لە ساڵی 1973دا کە تێیدا عێراقیەکان توانیان هێرشی زایۆنیەکان بۆ سەر دیمەشق بوەستێنن. دواتریش جەنگی خوێناوی عێراق و ئێران لە ساڵی 1980 تا 1988 پاشان هێرشی عێراق بۆ سەر کوێیت لە ساڵی 1990 و ئۆپەراسیۆنی گەردەلوولی بیابان بۆ سەر عێراق. دواترینیشیان داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە لە ساڵی 2003. هاوکات سوپای عێراق چەندین جار لە ململانەی ناوخۆییدا بەکارهێنراوە، بە تایبەت لە سەرکوتکردنی جوڵانەوەکانی گەلی کورددا لە باشووری کوردستان. بەم هۆیشەوە وێنای ئەم سوپایە لای کوردان بێزرا و ناشرینە و پەیوەستە بە چەندین ستەمی یەک لە دوای یەکی هاوشێوەی ئەنفال و کیمیاباران و ستەمی دیکە. سوپای عێراق پاڵپشت بە دەستوری هەمیشەیی دامەزراوەتەوە و لە مادەی 9 بەندی یەکەمدا جەختی لەوە کردووەتەوە هاوسەنگی و ڕێژەی نوێنەراتی بەبێ جیاوازی لە سوپای عێراقدا ڕەچاو بکرێت. بەو پێش بڕیار بوو ڕێژەی لە سەدا 32 بۆ هەر یەک لە شیعە و سوننە و کورد لە سوپای عێراق لە بەرچاو بگیرێت و لە سەدا 4یش بۆ پێکاتەکانی دیکە بێت. بەڵام بەپێی بە دوواداچوونەکانی پەیام ئێستا بوونی ئەفسەر و سەربازی کورد لە ناو سوپای عێراقدا بۆ خوار لە سەدا 3 دابەزیوە. دابەزینی پێگەی کورد تەنیا لە ژمارەی سەربازەکاندا نییە، بەڵکو پۆستە باڵەکانیشی گرتووەتەوە. بە جۆرێک لە کۆی 14 فەرماندەی ئۆپەراسیۆنەکان هیچ فەرماندەیەکیان کورد نین. پۆستی سوپاسالاری عێراق و فەرماندەی هێزی ئاسمانیش کە پێشتر کورد بوون ئێستا لە دەستی کورددا نەماون. بێباکی و کوردبینی پارتی وێکێتی تەنیا لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا کورتی هەڵ نەهێناوە، بەڵکو گوازراوەتەوە بۆ عێراق و تەواوی جومگەکانی گرتووەتەوە. دانوستانی بەردەوامی ئەو دوو حزبە بۆ پشکی کورد نییە لە پێگە هەستیارەکاندا بۆ ئەوەی لە داهاتوودا گەلی کورد دڵنیاییان لە سوپا هەبێت، بەڵکو چاویان تەنیا لە بەرژەوەندی مادی و پڕکردنی گیرفان و پۆستە سیادیە کاتیەکانە. پارتی وێکێتی هێندە کەمتەرخەمن ئەو سوپایەی خۆیان دوای ڕوخانی سەدام دروستیان کردووە کەمترین کوردی تێدا ماوە. تەنانەت ئەگەر پۆستی باڵای ناو سوپا بدرێتەوە کورد، شارەزایان هۆشداریەوە دەدەن کورد پسپۆڕ و شارەزای ئەو تۆی نییە کە مەرجە زانستی و سەربازیەکانی ئەو پۆستانەی تێدا بێت.